مامۆستا مەلا حەسەنی موفەتیش کەسایەتی دیاری ئاینی و کۆمەڵایەتی بەهۆی نەخۆشیەوە لە تەمەنی 79 ساڵی لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. لەدەیەک پێڵێن قەبەغوڵ لە سەرشیوی سەقزە لەوێ لەدایک بوو. مامۆستا لە ساڵی 1942 لە گوندی قەپەگوڵ لە نزیک شاری سەقز لەدایک بووە. دواتر کۆچی بۆ باشووری کوردستان کردووە. کەسایەتیەکی ئاینی و کۆمەڵایەتی و معریفی بوو. لە هەمان کاتدا شاعیرێکی ناودار بوو. خاوەنی کۆمەڵە گوێزگەی پڕ لە سەروەری بوو لە ژیانیدا. سەر لە بەیانی ڕۆژی 15 شوبات لە شاری سلێمانی کۆچی دوایی کردو لە مزگەوتی دایک بە بەشداری هاوڕێ و کەسوکار و دۆستانی نوێژی مردووی لەسەر کراو بەرەو گۆڕستان و ماڵی هەمیشەیی بەڕێکرا لەسەر وەسێتی خۆشی لە گوندی کانیپانکا بە خاک سپێردرا. جەنابی باوکم ئاشکرایە کە کەسایەتێکی ئاینی کۆمەڵایەتی معریفی بوو و هەروەها شاعیر بوو، خاوەنی کۆمەڵێ شاکاری نووسینە و خاوەنی کۆمەڵێ وێزگەی پڕ لە سەروەریە لە ژیانە. جەنابی باوکم نزیک بوو لە 80 ساڵێک تەمەنی لەو ڕۆژەوە کە فامی کردوێتەوە هەتا ئەو کاتێکە دەمیلێک ناو گیانی دەرچوو نەسرەوت لە هەموو بوارەکانی خزمەتکردنا بەشدار بوو. داوام وایە خۆی پەروەردگار بە فیردەوسی عەلا شادی بکە. هاوڕێ و کەسە نزیکەکانی مامۆستا لە وەسفیدا دەڵێن مامۆستا حەسەن کەسایەتیەکی ئاشتی خواز بوو، پەرژینێک بوو بۆ هاوڵاتیان، بەتایبەت ئەو گوندەی چەندین ساڵ وەکو مامۆستای ئاینی و بانخواز خزمەتی تێدا کرد. لە هەمان کاتدا هەمیشە خەڵکی بۆ کاری چاکە هەندەدا و بانگەواز و چاکەخوازی ڕێباز و دوریشمی هەمیشەیی بوو. منیش بۆ ماوەی 16 ساڵ لەگەڵ مامۆستا بووم لە مزگەوتەکە و دەقەیەک دڵمان لە یەکتری نەیشاو، دڵمان عاجز نەبووە. ئێستاش لە یادمە وەسێتێکی بۆ کردم، من وتی من لە عەشیرەتی شەخ ئیسماعیلی تۆش لە شێخی دێلێژە، هەرچی وترا هەرچی ناڕێ و بەلاتەوە نەباسی بکە نە پێم بڵێ و نە منیش نە بە تۆ ئەڵێم نە تۆ پێم بڵێ، جوابی کەسی ژمارەوە ئێمە ئیشی ئامەکەین. ڕاستی مامۆستا پیاوێک بوو لەو کەسە دیارانەی کە ئەلحەمدوللا دائیمەن هەوێنی ئاشتی بوو و بەهاتایەتە هەر مەجلیسێک فەرەحناکی ئەو مەجلیسەی بەڕاستی دەورە ئەدا و مامۆستا پەرژین و وەکو بڵێ پاسارێکی زۆر گەورە بوو بەعام بۆ خەڵک و بەتایبەتیش بۆ ئەهلی ئەم گوندەی ئێمە و خوای گەورە پاداشی بەخێری باتەوە ئینشاءالله. ئومێد دەکەین خوای گەورە لە فیردەوسی عەلای خوای نیشتەجێی کردبێ و ئەو هەموو هەوڵ و ماندووبوونەی ئینشاءالله بەزایە نەداوە و نایشیدا ئینشاءالله. داواکەم لە خواکە خوا هیدایەتی بە خوا بە فیردەوسی عەلای شاد بکایە خوا. بەڕاستی لە ژیانی مامۆستا و بۆ ئێمە گەوهەرێک بوو، بە قسە باز ناکرێت، بە وەسف ناکرێت، بەس هەرەوە ناڵێم ئەڵێم ئینشاءالله مامۆستا جێگەی بەهەشتە بێ و خوا سەبووری ئێمەش و کەس و کار و ئەولادەکانیش و قەومەکەش بداتەوە. دووشت دڵی من خۆشەکە، یەکەمیان قورئان، دووهەمیان مزگەوت. مامۆستا مەلا حەسەنی موفەتیش بەرهەمەکانی لە بواری ئەدەبی و ئاینیدا بووە. جگە لە دیوانێکی شەعر ئێستا بەرگی دووەمی دیوانەکەی ئامادەیە بۆ چاپ. جگە لەوەش خاوەنی دەبەرهەمی دیکەی ئاینیە. مامۆستا لەگەڵ ئەوەشدا سەرجەم قورئانی پیرۆزی بەدەستنووس نووسیوەتەوە و تەفسیری سوورەتی فاتیحاشی کردووە. لە دوای خۆشی هەکبەیەکی زێڕینی بۆ نەوەکانی دوای خۆی بە دیاری جێهێشتووە. 4 بەرهەمی ئاینی و ئەدەبی لە ئێستادا ئامادەیە بۆ چاپ. هەر بە بۆنەی کۆچی دوایی مامۆستا حەسەنی موفەتیش، مامۆستا عەلی باپیر پرسەنامەیەکی ئاڕاستەی خانەوادەی مامۆستا کرد. تێیدا لە وەسفی مامۆستای کۆچکردوودا دەڵێت مامۆستا مەلا حەسەن پیاوێکی زانا و بە ئەزمون و دڵسۆز و وشورخۆر و وتاربێژ و نووسەر و شاعیر بوو. کۆچی مامۆستا کلێنێکی گەورەیە بۆ بانگەوازی ئیسلامی و هاوڕێ و کەسوکاری. رامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. قالوا ليوسف وأخوه أحب إلى